توانیم لە پێشەنگایکی فۆتۆگرافیدا کە 25 تابلۆ لە خۆی دەگرێت بەگشتی تابلۆکان هەمە جۆرە یعنی لە هەموو بابەتێکی فۆتۆیی تێدایە و ئامادەیشم ئەو بووکە نیشاندانی سروشتی جوانی کوردستان و لە هەر بڵین لەژێر دروشمی هەموو شتێکی ئەم بوونەش جوانە بێگومان وایە کاتێ مرۆڤ دەستی تێکدانی ینی ناگاتێ جوانە بەڵام کاتێک کە مرۆڤ زۆر هەیە مرۆڤ هۆکارە بۆ تێکدانی سروشتی جوانی کوردستان و ئەگەر دیقەت بدەی سەیری کە سروشتەن جوانە بەڵام کاتێ مرۆڤ پیسی ناکات. ئەو ئەنی ئەگەر پێت بڵم ئەو پێشەنگام چۆن کردوێتەوە ینی باوەڕ بێ پێکەنیت بێدەڕەنگە خۆش لە نزیک گۆمزانی دەمێک خەریکم جگە لە بڵین سەرپەرشتاری دارە ڕاپەڕین لەگەڵ کاک بەختیاری چە شوێنی کەش هاوکاریان کردوین یعنی هەر هەموو ئەو پێشەنگایە چۆن دەڵێ بە سوال و سەدەقە کراوە بۆ نمونە مەعدە هەندێک نەبێ دەنا تەواوی ئیشەکە لە ئەستۆی خۆم بووە بۆ نمونە بڕێک پارە لەوی ئیشەکە ئاوە کراوە ینی بۆ نمونە ئەوە چۆن دەڵێ بە جوودی خۆم بووە ڕەنگە لەوانەیە واوی لە بۆ بەشی مۆزی واوی لە بۆ بەشانەوە بۆ هەم ئەو بەشانە بۆ بەشی وەرزش ئەنی دەکرێت حکومەت یا گرنگی بەو بابەتانە بدات بۆ ینی چالێکی ڕۆشن میرەکان لە سنوورەکە دەست پێ بکەنەوە. دیارم پێشەنگایە لە چوارچێوەی کار و چالاکیەکانی بەڕێوەبەری لاوانی ڕاپەڕین و لە ژێر چاودێری ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین بۆ ئەم یادە ڕێکمان خستووە و ئەو پێشەنگایەکی تایبەتە کۆمەڵی وێنەی هەمە زۆر تێیدا بەرجەستە کراون وێنەی سروشت وێنەی کۆمەڵێ مرۆڤی خەمناک و بەتەمەن و کۆمەڵێک منداڵ کۆمەڵێک ئاژەڵ و سروشتی کوردستان و هەم دەریا هەم شوێنی گەشتیاری بۆیە ئەم پێشەنگایانە ئێمە بایەخی پێ دەین و پێشتر ئێمە چەندین پێشەنگای ترمان کردوتەوە لە بواری جۆرا و جۆر هەم سێرامیک هەم شێوەکار هەم سروشت و ئەمڕۆژ ئەم پێشەنگایە هەمە زۆرە و کۆمەڵە گوێنەمان تێدا بەرجەستە کردووە لەلایەن فۆتۆگرافەر کاک ئەمیر حەسەن وێنەیان گیراوە و بۆمان ڕێخستووە. دیارە پێشتر ئێمە هەم وەکو بەڕێوەبەری هەم وەکو ناوەندیش بایەخی زۆرمان بە ئەو گروپانە داوە کە لەو بوارانە کار دەکەن و پێشتر ئێمە ئەندام بووین لە گروپی فۆتۆگرافەرانی گەڵا دەستەی دامەزرێنەری بووین کاگەمیریش بەخۆی ئەندامێکە لەو گروپە و ئێمە زۆر بایەخ بە گەنجان و لاوانی دەڤەرەکەمان دەین پێمان خۆشە گەنجان و لاوانی ئێمە بایەخیان پێ بدرێ و دەرفەتیان بۆ بڕەخسێ بۆی بتوانن توانەکانی خۆیان بەگەڕخەن.